دەستخۆشی بۆ ئێوەتانم بینیوە لە بۆنەکانە بەڵام یەکەم جارمە جەناب بەرەو ڕۆ بینم بۆچی دەرناکەی بۆ شێوەیە؟ والله من ئەتوانم بڵێم کەم تەرخەمم بەرامبەر بە هونەرەکەم ئەو ڕێزێک کە خەڵکی شەیەتی بۆ منەوە لە گەوری خۆیانە تۆزێ وەستاندومە لە لای من هەموو شتێک لە تەمەنێکا جوانە ڕەنگە من ئەوە مختیا کردبێت کە لە تەمەنی هونەریمە ئەوەی کە کردبێتم بەسە ئەگەر جوان بوو بێت با بە جوانی بمێنێتەوە ئەگەر ناشرین بوو بێ با ناشرینتری نەکەم لەو حەدەیە وەستانەوە بۆ من ئەوم پێخواشترە گۆرانیە کەوتۆ بۆ سلێمانی ئەم گۆرانیە بۆ بە ترێندێک و لە هەموو شوێنێکا لێ درێت و خەڵک خەفەتی پێخوا بەدیازی گۆرانی ترێ هەبێ یەک گۆرانی کەم بەدەستەوەی ئەمڕۆ نردومە بۆ بەڕێز کاک ئەفشین بەسەر دایکایە دوا گۆرانی مەبێت لەبەرەوەی کە قەرزاری هەست و سۆز و خۆشەویستی دایکم هەستەکەم بتوانم بم گۆرانیە پاداشتێکی بەمەوە دوابەر هەمیش مەبێت و تەواو کاری هونەری تاو کاری هونەری وەڵامی هەوادارەکانەیەوە هەوادارەکانم چاویان ماجەکەم خۆشەویستیم هەیە بۆیان ئەگەر قسووریم هەبووێ بەرامبەریان داوای لێبوردنیان لێکم بمبەخشن بە گەورەی خۆتان سەدان هونەرمەندی بەڕێز و گەورە و دەنخۆشمان هەیە هەمویان وجودیان هەیە هەمیان کەسانی باشن کەسانی بە ئەزمونن ئەوەی کە بۆ ئێمەتان نەکردو بۆ ئەوانیان بکەن با هونەری کوردی بەرەو پێشەوە بڕات ئەوە بۆ من هەموو شتێکە کاتێ ئەوت ئای لە بەرنازە و دەخاڵ بە لێویەوە گەنجێکی زۆر بەمەوە گەورە بوون و ژنیان هێنا بەنیازی هەر ئاوە باسانی بڕۆی بەسە وەک پێم وتم هەموو شتێک لە تەمەنێکا جوانە من خۆم بەش بە حاڵی خۆم دایما وای بە باشەزانم هەموو کارێکی هونەری بە تایبەتی هونەرمەند لە کاتێک وازبینی کە بزانی لە ئاسێکی باشای کە خۆت کەوتیتە خوارەوە لە ئاسێکی نزمان وازت هێنا و نەبی بەڵام کە تۆ لە ئاسێکی باشە وازت هێنا ئەمێنیتەوە لەسەر زار و لەسەر هیزری ئەو کەسانی کە گۆرانی بۆتون و کە خزمەتت کردوون بە حەقەت کۆتا پرسیارم سلێمانی چیە گەێنێ لای تۆ؟ سلێمانی هەموو شتێکە بۆ من دایکە باوکە هەموو دنیاە لای من ئەو خۆڵبارین و هەور و ڕەشەبایی هەناسەیە ئۆکسسیژینە هەموو شتێکە بۆ من بێ ئەو ناژیم تازە گەڕاویتەوە تازش گەڕامەوە هەر ئەژمێنمەوە ئیشەڵڵا بەنیازی بگەڕێتەوە ئیشەڵڵا بەکە ئەڕۆمەوە بەڵام بە مدەیەکی کەم و ئیشەڵڵا بە یەکجاری لێرە ئەمێنەوە